بەبێ بوونی کارەبا دەتوانیت کار بەم ئامێرانە بکەیت بۆ ئەوەی جلوبەرجێک بەخواستی خۆت و کڕیار بدوریت. لە هەڵەبجە بۆ یەکەم جار کارگەیەکی دروستکردنی جلوبەرجی تورکی دانرا. ئامێرەکانی ئەم کارگەیە لە وڵاتی یابانەوە هاوردەکراون. یەکەم جاریشە لە هەرێمی کوردستان و عێراق لەم جۆرە کارگەیە دادەنرێت. وا بڕیاریشە لە ماوەی 2 مانگدا خولێکی ڕاهێنان و فێربوون بکرێتەوە بۆ ئەو ژنان و کچانەی سنووری پارێزگای هەڵەبجە کە دایانەوێت لەم کارگەیە کار بکەن. هەرچی لەم کارگەی ئێمە هەیە ئەو ژنەی ئەو کەسەی چنێ ئەو خوێندکارە و لە هەمان کاتیشە شادەی پێدەین. هەموو مانجێک ئێمە ڕۆژانە نەخی پێدەین بۆ هەفتانە دێن ئەو نەخە تورکی پێ بەخشین. هەرچی دروست کرد لە ماوەی ئەو مانگایە خانمی حسێن زادە و نگار خانم بۆی ئەکەنەوە بە پارە و پارەکە یەدەنەوە ئەو دوایی کارگە خۆی فرۆشێتەوە. بە جۆرەی گرێبەستی نێوان پارێزگاری هەڵەبجە و خاوەن کارگەی جلوبەرگەکە کارکردن لێرە تەنها بۆ ژنان و کچانی سنووری پارێزگای هەڵەبجەیە. دەشیانەوێت لە ڕێگەی بەرهەمەکانی ئەم کارگەیەوە جلوبەرجی تورکی هەناردەی سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان و عێراق بکەن. لەگەڵ دروستکردنی جلوبەرجی تایبەت بە خوێندکارانی هەڵەبجە بە کەمترین نرخ لەسەر خواستی بەڕێوەبەری خوێندنگاکان. هەر داواکاریەکی جیاواز بکەن دەتوانین بۆیان دروست بکەین بە مەرجێک پانی قوماشەکە 1 مەتر تا مەتر و نیوێک بێت کە ئەمەش بۆ پۆشاکی ژنان و منداڵان زۆر باشە، بەڵام پۆشاکی پیاوان لەسەر خواستی خۆیان دروستی دەکەین. لەگەڵ ئامادەکردنی زۆرێک لە شێوازەکانی جلوبەرجی منداڵان و ژنان لەم کارگەیە پیاوانیش دەتوانن لەسەر خواستی خۆیان داوای دروستکردنی هەموو جۆرە جلوبەرجێک بکەن. ئەوە تا خانمی وەستا لەسەر پارچە قوماشێک کە بە ئامێری کارگەکە دروستی دەکات ناوی کەناڵی NRT لەسەر دەنەخشێنێت. اصلا این کار چه پیر باشه چه جوان باشه چه باسواد ئەم کارە چ پیر بێت یا گەنج وە چ خوێندەوار بێت یان نەخوێندەوار بۆی گرنگ نییە، تەنها ژمارە بزانێت بۆ ئەوەی کار بەم ئامێرە بکات ئەو کات دەتوانێت سەرپۆش و هەموو جلوبەرگێک دروست بکات. مدل اینو میندازه خود به خود این اتوماتیک وار خودش میبافه. لە تاقە کارگە درومانیەکەی هەڵەبجە نەک تەنها لەسەر خواستی هاوڵاتیان جلوبەرگ دروست دەکرێت، بەڵکو دایانەوێت لە ڕێگەی ئەم کارگەیەوە ڕێگری لە هاوردەکردنی ئەو کاڵایانە بگرن کە لە دەرەوەی هەرێم هاوردە دەکرێت. تەنانەت ئەم کارگەیە لۆگۆیەکی تایبەت بەخۆی هەیە. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.